کاتێک کە پرسیاریان کرد لە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەربارەی ئەوەی کە کام موسڵمانە زۆر باش و چاک و خێری تێدا هەیە فەرمووی من سەلیمە الموسلیمونە من لیسانیه وەیەدیه ئەم موسڵمانە خێری تێدا هەیە کە تێگڕای موسڵمانان سەلامەتن لە زمانی لەوەی کە گوێنیان پێنادا درویان بەدەمەوە هەڵنابەستێ ناحەقیان لەگەڵ ناڵێ پەیمانی درویان لەگەڵ نادا مخالفەی وعدەکانی ناکە ناڕاستی ناڵێ ئەو موسڵمانە لە لای خوای گەورە زۆر خێری تێدا کە بە زمان تێگڕای موسڵمانان لی سەلامەتن و سەلامەتن لەوەی لە ڕووی دەستی شیەوە زیانیان پێنەگە بە دەست درێژیکردنە سەریان بە ڕشتنی خوێنیان بە بردننی ماڵیان بە سوکایەتی پێکردنیان فەرمووی ئەو موسڵمانە خێری تێدا هەیە کە بەو شێوازێ کەواتە بە بزانین چۆن مامەڵە دەکەین لەگەڵ خەڵکی چونکە خوای پەروەردگار لە ئێمەی دەوێ کە کەسانێک بین بە زمانمان و بە دەستمان سەلامەت بین بۆ خەڵک